وەرگرن ئەمەم لێ و ئەزانم ئەگەر کەسێک و پێم وایە ئەمە قەنەعەتمە چکە زۆر شتم بینیوە کەسێک لە ڕووی عەقیدەوە تەواو دانەمەزرا لە ڕووی عیبادەت و تەوبەکردنەوە تەواو دانەمەزرا با نەچێ بۆ حەج و عومرە بەڕاستی سا کۆمەڵێ خەڵک پێیا بوونە ئەچن بۆ عومرە ئەگەڕێنەوە خراپتر ئەبن یعنی چۆن بڵێ عومرە وەکو چی تێگات وەکو گەشتێکی ڕوحی کە لەو سەرەوە ئەگەڕێتەوە ئەڵێ ئەمە چی بوو یعنی ئەمە بوو باشە بۆیە عومرەکردن با نەبێتە مەهزەلە بەڕاستی با ناشرین نەکرێت خەریکە عومرەکردن ناشرین ئەکرێ بەداخەوە خەڵکێک ئەڕوا بۆ عومرە کە ئەگەڕێتەوە زۆر خراپە بێت بۆیە من پێم وایە هەر کەسێک بە عەقیدەیەکی دامەزراوەوە بە دینداریکی باشەوە نەچێ سەفەری عومرە و حەج بکات هیچ ئیسفادە لە سەفەری حەج و عومرە ناکات زۆرێکیشمان بینیوە کە گەڕاوەتەوە خراپ بووە کە گەڕاوەتەوە ئەسڵەن هیچ ئەسەر و کاریگەری ئەو عومرەی بە پێوە دیار نەبووە و مەسەلەی من با ئەمەش بڵێم تخوا ئەوەی کە ئێستا لە هۆڵەکان ناکرێت بەڕاستی یعنی هیچ پەیوەندیەکی ڕەبتی بە ئیسلامەتی ئێمەوە نییە هیچ ڕەبتی بە دابوو نەریتی کوردەواریشمانەوە نییە و زۆر زۆر دوورە لە حیا و لە شەرم و لە حیشمەت ئەوەی لەو هۆڵانە ناکرێ بەداخەوە زۆر زۆر بەداخەوە ڕوودکردنەوەی ئافرەتە هەڕاجکردنی ئافرەتە منافەسەیە لەسەر جوانیەتی منافەسەیە لەسەر ئەوەی کێ ئیمڕۆ ناسک گۆڕدراوە کێ ناسک ئارایش دراوە کێ لە هەموو کرد جوانتر دەرەکەوێت ئیتر شەڕە سناپە شەڕە سکۆر ناردنە گرتنی ئەو هەموو ڤیدۆیە ئەنجا مصوری شەهێنن پیاوێکی شەهێنن زوومە کاتە سەر سنگ و لاشەی ئەو ئافرەتانە ئەمە بەڕاستی هەمووی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی دین نەبوونی ئیسلام لەو ماڵیانەیە لەو دڵانەیە من نازانم خەلەت و عەمەلەن صالیحە و ئاخەرە سەیئە لەم لاوە ئەچی عومراکەی حەج ئەکەی لەم لاوە تێکەڵەکەی کاری شەیطانی تێکەڵ بە ئیشەکان دەکەیت ئەمە بەڕاستی یعنی پێوە تێ چیە ئەمە مەهزەلەیە بەڕاستی یا ئەیها الذین ئامنوا ادخلوا في السلم كافة کاتێ هاتیتە ناو ئەو ئیسلامەوە ئەبێ بە تەواوەتی بێتە ناو ئیسلامەوە نەک یؤمنون ببعض ويكفرون ببعض لە هەندێک شتا بە قسەی ئیسلام بکەیت لە هەندێک شتا بە قسەی غەرب و جوولەکە و ماسۆنیەت بکەیت ئەوە ئیسلامەتی نییە بەڕاستی ئێستا بەڕاستی من یعنی هەرچیم بیتی ئامادە نیم لە هۆڵێکی شایە دابنیشم قەت ئامادە نیم نێگەرێ لە بەردەمادانیم چونکە بەڕاستی بە جەریمەیە زانم بە گوناهی ئەزانم کاتێک کە ئەوە بکەم بەڕاستی ناتوانم ئەمەی تر بکەم تۆ لە جومع و جەماعەتە حازری ئەی خێرە ئەڕووی کاری شەیطان دووباراکەیتەوە ئەی خێرە شوێنی شەیطانەکەی ئەکەویت کە خوای گەورە فەرمیێ ولا تتبعوا خطوات الشيطان هەر بە شوێن هەنگاوەکانی شامەڕۆ هەنگاوەکانی شەیطان ئاوایە وردە ئەدبا تا سرد لە کوفرەوە دەرەکات یەکەم فێری شایت ئەکات دوایی وردە تێکەڵ بە حرامت ئەکات تا سرد لە کوفرەوە دەرەچێت خۆ شەیطان نایە یەکسەر دەست بگرێت و بڵێ یاڵا کوفرەکە بکە یاڵا زیناکە بکە یەکەم فنظرة فابتسامة فسلام فكلام فموعد فلقاء وەکو ئەحمەد شەوقی بەڕەحمەت بێ ئەفەرمێت سەرەتا ئەڵێ سەیری بکە دوایی بزە پێکەنینێکی بۆ بکە زەردەخانەیە دوای بڕۆ سەلامێکی لێ بکە دوای بڕۆ چۆنی چاکێکشی لەگەڵاکە ئەنجا کە بڕۆ سناپەکەی بەرێ و موعیدی لەگەڵا وەرگرە و بڕۆ زیناکی لەگەڵا بکە شەیطان هەنگاو بە هەنگاو گوناه و تاوانت پێ ئەکات